ئەمریکا لە نەتەوەیەکگرتووەکان عێراق و ئەفغانستان قسە دەکەین. بەڕێزیان یەکەی موسڵمانە کە لە ئەمریکا بە پرسیارەتیە باڵایی وەرگرت بێ. بەخێربێنەوە خۆشحاڵین بە ڕەخساندنیا و دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی و بە کەناڵەکەمان. خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەم. زۆر سپاس بە بەڕێزت. بەڕێز خەلیلزاد، لە کاتی هەڵبژاردن نزیک دەبینەوە کە بڕکێ زۆر توندە. بە باوەڕیەوە لە ماوەی داهاتوو چی ڕوەدات لە ئەمریکا؟ بێگومان نازانین چی ڕوەدات و وەکو خۆشت ئاماژت پێکرد کێ بڕکێیەکەش زۆر لێک نزیک بووتەوە. ئەگەر ئەم ڕەوتەش هەروە بچێتە پێش ئەوە هەڵبژاردنێکی زۆر گرنگ دەبێت و زۆر کێشەی مەزن لە ئارادایە بە تایبەتی لە کاروباری سیاسەتی دەرەوەدا. لە کاتێکدا جیهان بووەتە شوێنێکی ناجێگیر لە ماوەی پتر لە 8 ساڵی ڕابردوو بە تایبەت کاتێک 8 ساڵ بەر لە ئێستا سەرۆک ئۆباما جێگای سەرۆک بۆشی گرتەوە. هەروەها لە نێوخۆشدا دوو جەمسەری لە ئەمریکا پەرەیسەندووە لە ماوەی سەرۆکایەتی ئۆبامادا. هەر بۆیە خانم کلینتۆن و بەڕێز ترامپ نەتەنیا نائارامی نێوخۆیی بەڵکو ناسەقامگیری نێونەتەوەیش بە میرات بۆیان دەمێنێتەوە. کەوایە چۆن دەتوانین استراتیژیتێکی ئەوتۆمان هەبێ کە وەڵام بۆ ئەم جیهانە نائارام و پڕمەترسیە بداتەوە و هاوکات هەردوو حیزب پاڵپشتی سەرکەوتنی ئەم پرۆسەیە بکەن، چونکە ئەم میراتە بۆ هەردوو لایەن دژوار و زەحمەتە. کەوایە ململانێکە زۆر سەختە لە هەڵبژاردننی ئەم جارەی سەرۆکایەتی ئەمریکادا. کەواتە بەم جۆرە بارودۆخ و ململانی ناوخۆیەکان و هەروەها ململانی دەرەکیەکانیش بارێکی قورسە و ئەکەوێتە سەرشانی هەر کەسێک ببێتە سەرۆکی ئەمریکا. بەڵێ بەڕێستان کەسێک بوون کە لە واشنگتن بانکێشتی دۆنالد ترامپتان کرد بۆی لەسەر سیاسەتی دەرەوە قسە بکات. ڕێیەوە کەم لە بەربژێرەکان نەتوانێت باشتر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو سەقامگیری بەرێ. ئێوە خۆتان پشتگیری لە کەم کاندیداکەن بەگشتی لەم هەڵبژاردنەدا کە لە داهاتوو هەیە. باشە، ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێکە لەو شوێنە گرنگ و پڕمەترسیانەی جیهان کە لە مێژە سەقامگیر نییە و هەنووکەش ئاڵۆزتر و پڕکێشەترە بە بەراورد لەگەڵ زیاتر لە ماوەی 30 بۆ 40 ساڵی لەمەوە پێشتر. سەرۆکی داهاتوو لەگەڵ زۆر ئاستەنگی نوێ ڕوبەڕوو دەبێتەوە، بە تایبەتی لە بواری توندوتیژی و تیرۆردا. داعش یەکێکە لەو مەترسیانەی کە لە ئارادایە. سڵاو و سوپاس بۆ پێشمەرگە دەنێرم کە بە لەخۆبردووی و ڕوبەڕووی مەترسی داعش بوونەتەوە. تەنانەت لە مووسڵیش درێژە بە تێکشکاندنی داعشەدەن. ئەم بابەتە نەک تەنیا لە عێراق بەڵکو لە سووریاش لە ئارادایە. داعش لە وڵاتانی دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش زۆر پەرەیسەندووە. ئەوە تا دەتوانین بڵێن لە لیبیا و لە ئەفغانستان و لە زۆر شوێنی دیکەش. کەوایە لە چ ڕێگایەکەوە دەتوانین داعش تێک بشکێنین نەک تەنیا لە ڕووی تەکتیکیەوە بۆ وێنە مووسڵیان لێوەرگرینەوە، بەڵکو لە ڕووی استراتیژیشەوە دەبێت ڕێگر بین لەوەی جارێکی تر هێزی وا سەر هەڵبداتەوە. ئەمەش دوای داعش و لە دوای ڕزگارکردنی مووسڵەوە دەبێ کاری بۆ بکەین کە ئایا لەوێ چی ڕوەدات و چ جۆرە سیاسەتێک دەگرینە بەر و دەوڵەتی عێراق چۆن لەگەڵ خەڵک و کەمایەتەکانی ئەوێ هەڵس و کەوت دەکات و حەشدی شەعبی چ ڕۆڵێک دەگێڕێ و کاردانەوەی تورکیا چی دەبێ و بێگومان کوردستانیش لەو نێوەندەدا ڕۆڵی دەبێت. هەروەها دەتوانین سەرجەم ئەو باسانەش لەسەر سووریا بڵێن و گشتاندنی بۆ بکەین. کاریگەری شەڕی نێوخۆی عێراق و سووریا لەسەر ئەم وڵاتانە چییە و هەروەها ڕۆڵی وڵاتانی بەهێزی ناوچەکە چی دەبێ. بۆ نمونە ئێران و سعودیا و تورکیاش لەو نێوەندەدا ڕۆڵیان هەیە. ئەوە تا ناڕاستە خۆ پێکەوە لە شەردان و ئەمەش وا دەکات کە زۆر ئاستەنگ و گرفت لە بەردەم سەرۆکی نوێی ئەمریکادا دروست بێت. من وای دەبینم کە هیلاری کلینتن و دۆنالد ترامپ جیاوازتر لە سەرۆک ئۆباما سیاست دەکەن، چونکە بارودۆخەکە جیاواز دەبێ بۆ ئەوان بۆ هەریکێکیان کە لە ماوەی داهاتوودا ببنە سەرۆکی ئەمریکا.
هیلاری کلینتن دەتوانێت بە شوێنەی و هێواش گۆڕانکاری بکات بەڵام ترامپ ئەو ئامانج و استراتیژیانەی کە ئەمریکا لەو هەرێمەدا هەیەتی دەیباتە ژێرپرسیارە و گۆڕانکاریەکانی ترامپ بەڕای من لە هیلاری جیاوازتر دەبن. بۆیە من دەڵێم ئەگەر بێت و دۆناڵد ترامپ ببێتە سەرۆکی ئەمریکا ئەوە گۆڕانکاریێکی زۆر گەورە ڕوودەدات لە هەموو ناوچەکەدا بەڵام ئەگەر هیلاری کلینتن بێت بێگومان ئەویش هەر گۆڕانکاریەک ڕوودەدا. ئەو گۆڕاستان ئاماژەتان پێکرد بە گوێرەی پێوانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو ناوچەی لە قەیراندایە و ئەوەیەوەی کە زۆر لایەن ڕۆڵی تێداگەرن و گەیشتن بە چارەسەری ئاسان نییە. ئێوە ڕخنەتان لە سیاسەتی ئەمریکا گرتووە کە پاشچوونە ناو عێراق و ئەفغانستان لێ بەردەوام نەبوون کەوای ئەگەر سەرجەم بۆ چوون و ڕوانگەکانی ڕابردوو لەسەرم بابەتە لێکدەین سەرۆکی داهاتووی ئەمریکا چۆن ئەتوانێت هەنگاو بنێ بەشێوەیە کە مێژوو دیسان خۆی دووبارە نەکاتەوە ڕووداوەکانی ڕابردوو جارێکی دیکە سەر هەڵ نەدانەوە ئەم جارش. باشە ئەوە پرسیارێکی زۆر گرنگە من وا بیر دەکەمەوە کە ئێمە هەڵەمان کردووە بۆ نمونە ئەو کاتەی کە چوینە ناو عێراقەوە چەند هەڵەیەکی گەورەمان کرد لە پاش ئەوەی کە شەڕەکە دەستی پێکرد بەڕێوەبردننی دەوڵەتی عێراقمان بە عێراقیەکان سپارد و لەسەر ئەو بیرۆکەی کە پێمان وا بوو عێراقیەکان خۆیان دەتوانن خۆیان بەڕێوە ببەن. سەرۆک بۆش هەرزوو زانی کە ئەوە کارێکی هەڵەیە و هەڵەی کردووە هەر بۆیە توانی بەر بەو هەڵەیە بگرێت و نەهێڵێ هەڵەی دیکە ڕوو بدات بەڵام دووبارە بوونەوەی ئەم هەڵانە دوای بۆش وای کرد کە هێزێکی وەکو داعش زۆر بەداخەوە لە عێراق بێتە ئاراوە باوەڕم وایە کە دەبێ بۆ داهاتوو پەیوەندی نێوان استراتیژی و ئامانجەکانمان پێکەوە گرێ بدەین. بۆ نمونە چەند ساڵێک بەر لە ئێستا سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما بڕیارێکیدا وتی پێویستە بەشار ئەسەد لە دەسەڵات بڕوا و لە سووریادا هیچ ڕۆڵێکی نەبێ بەڵام پلانێکمان بۆ جێبەجێکردنی ئەو کارە نەبوو هەر بۆیە قەیرانەکان بەردەوام قوڵ و قوڵتر بوونەوە و ئێمە نەمانتوانی خواستەکانی خۆمان لەوێدا بچەسپێنین و وەکو پێویست نەمانتوانی ڕۆڵ بگێڕین و لە ئاکامدا ئەوە بوو ڕووسەکان هاتنە ناو یاریەکەوە ئەمەش بارودۆخەکەی بە تەواوی گۆڕی و دەرەنجامی سیاسەتی لاوازی ئێمە بوو بەڕاستی وای کرد بارودۆخەکە وای لێ بێت. خوێندنەوەی من ئەوەیە کە دەبێت ئێمە لەگەڵ هاوپەیمانەکانمان لە تێکشکاندنی تیرۆریستان بەردەوام بین. بۆ نمونە هەموو لایەک لەسەر تێکشکاندنی داعش مکوڕن بەڵام هیچ لایەک نازانێت چۆن کۆتایی با شەڕی خوێناوی نێوان شیعە و سونە یان ململانی نێوان تورکیا و سعودیە بهێنن. ئەمریکا تا ئێستا ڕێگەچارەیەکی ئەو تۆی نییە بۆ دەربازبوون لە توندوتیژیەکان لەو ناوچانەدا. خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت پێکەوە سامان و دەسەڵاتەکان دابش بکەن و گەشە بە بوارەکانی فیدرالیزم و کۆن فیدرالیزم بهێن و جیاوازیەکانی یەکتری قبول بکەن و بتوانن کارێک بکەن پێکەوە هەڵبکەن و پێکەوە لە وڵاتێکدا بژین. ئەگەر ئەمریکاش نەتوانێت ئەمە بکات ئەوە هەر لایەنە و بۆ خۆی بڕیار لە چارەنووسی خۆی دەدات. سەردەمانێک زلهێزەکان باڵا دەست بوون و نەیان دەهێشت نەتەوە بچووکەکان دەرکەون یان سەر بکەون. هەڵبەت کورد لەم نێوەندەدا بەردەوام ئامادەی نەتەوەی خۆی هەبووە و ئەم بابەتە ئەوان ناگرێتەوە کە ئێستا هەر گروپێکی بچووک هەوڵەدات ناسنامەیەکی جیاوازتر لە خۆی نیشاندا. ئەوەی ئێستا لە ئەمریکا زۆر هاوڕایی لەسەر نییە ئەوەیە کە چۆن پەیوەندی خۆمان لەگەڵ ئەو هێزە بچووکانەدا کە لە ناوچەکەدا هەن دابمەزرێنین و چی لە ململانی ئەو هێزە بچووکانە بکەین و چۆن وا بکەین لە ناوچەیەکدا
چەند هێزێکی بچووک کۆ بکەینەوە و کارێک بکەین بتوانن ئەو هێزانە پێکەوە هەڵ بکەن ئیدی بۆ خۆگونجاندن بێت لەسەر سیستەمی فیدراڵی یاخود بە خۆگونجاندن بێت لەسەر کۆنفیدراڵیەت یان هەر سیستەمێکی دیکە کە بتوانێت ئەو هێزە بچووکانە پێکەوە کۆ بکاتەوە بەڵام دوجار دەبێت چارەسەرێک دۆزینەوە چکە و هێزە بچووکانە هەر لایەنە و بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی هەوڵ دەدات و دەیەوێت ئەوە بەدەست بێنێ کە دەیەوێت بەڵام پێویستە پێکەوە کۆیان بکەینەوە و پێویستە وایان لێ بکەین سەردەمەکە ئەو سەردەمە خوێناویە تێپەڕێ بیگوازینەوە بۆ سەردەمێکی دیکە چونکە زۆر لایەنی جیاواز هەن تەنها شیعە و سوننە نین تەنها پێکاتە سەرەکیەکان نین بەڵکو چەندین پێکاتی دیکەش هەن کە لەو ناوچەیەدا دەژین. بەڵێ پرسیارێکی زۆر لە مێشکم دروستە بێ کاتی گوێ لە وەڵام وشیکردنەوەکان تەگرم. ئاماژەشت بە سیاسەتی دەروی ئەمریکا کرد. ئەی بەڕای ئێوە ئەمریکا دژی سربەخۆی کوردستانە؟ ئەگەر وەڵامەکەت وایە بەڵێە ئەمێ بزانم بۆچی دژێتی ئەمریکا. بە باوەڕی من ئەمریکا دژی سربەخۆی کوردستان نییە. ئەمریکا دەخوازێ پرسی سربەخۆیی لە ڕێگەی ڕێککەوتن لەگەڵ بەغداوە بێت بە ڕێککەوتن بێت نەک بە شەڕ. با چاو لەوە بکەن کە پاش شەڕی سارد چی لە کۆماری چیکۆسلۆڤاکیا ڕوویدا و چی هاتە ئاراوە. یەکەمین شت کە لەوێ تاقییان کردەوە کۆنفیدراڵێت بوو لە نێوان ئەو دوو لایەنەدا کە دواتە هەرێکیان بوون بە وڵاتێکی سربەخۆ و دواتە هەرکەس ڕێگای خۆی گرتە بەر و ئەوە تا ئێستاش لە یەکێتی ئەوروپادا پێکەوە هاریکاری دەکەن و هیچ گرفتێک لە نێوانیاندا نەماوە لە کاتێکا ماوەیەکی زۆر شەڕێکی گەورە لە نێوانیاندا هەبوو. دووبارەی دەکەمەوە کە بۆ ئەمریکا خۆشتر ئەوەیە کە لە نێوان بەغدا و هەولێر ڕێککەوتن لەسەر و بابەتە هەبێ و ئەمەش ڕێگایەکی زۆر ئاسانترە بۆ واشنگتن و نەک هەر بۆ ئەمریکا بەڵکو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ هەموو جیهانیش ئەمە گرنگترە چونکە بە دروستبوونی شەڕ لەو ناوەدا کەواتە شەڕەکە گەورەتر دەبێت لە کاتێکە هەموو هەوڵەکە ئەوەیە کە شەڕەکە کۆتایی بێت بۆیە دیسان دێڵێمەوە کە پێویستە لە نێوان کوردستان و عراقدا ڕێکەوتن هەبێت. بەڵامەوە ئەگەرێکی قورسەوە نییە؟ باشە باوەڕم وان نییە کە ئەمە زۆر ئاسان بێ. بیستومە کە کورد لەگەڵ بەغدا سەرقاڵی قسەکردنن سەبارەت بەم پرسا بۆ ئەوەی لانی کەم ماوەی چەند ساڵێک بە شێوەی کۆنفیدراڵی پێکەوە بن تاوەکو بزانن پاشتر چی دێتە گۆڕێ لە نێوان هەولێر و بەغدا. سەرەتا گفتوگۆ لەسەر ئەوە دەکەن کە کۆنفیدراڵیەت تاقیب بکەنەوە. خۆ دەبێ ئەمە تاقیب بکرێتەوە لە نێوان کوردستان و عراقدا بۆ ئەوەی ببینین بزانین دواتر چۆن دەبێت ئەگەر بتوانن پێکەوە بەو سیستەمە بژین باشە ئەگەر نادەکرێت دواتر جابنەوە یاخود ڕێگایەکی دیکە بگرنە بەر بەڵام ئەمە باشترینە و خۆشیان ئاگدارم کە هەوڵەدەن بەڵام ئاسانیش نییە. پێویستە هەوڵی زۆری بۆ بدرێت و هەروەها هەردوو لا نێتی باشیان هەبێ بەرامبەر بە یەکتری بۆی بگەنە ئەنجام. بەڵێ پێدەچێت مەبەستە ڕێکەوتنێکی ئاشتی خوازانە بێت. ئێستا کاتی ناوبڕێکی کورتە دواتە قسە لەسەر ئەو دەکەین کە پلان بی چی دەبێت بۆ داهاتوو. هەڵبژاردننی ئەم جارەیە سەرۆکایەتی ئەمریکا جیاوازە. بە تایبەت کە بۆ یەکەم جار ژنێکان دێدا. من ئاوا هۆما لە واشنگتن دیسی و ڕۆماڵی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکاتان بۆ دەکەم.
درێژە بە چاوپێکەوتنەکە دەدەین لەگەڵ بەڕێز زەڵمای خەلیزاد باڵیۆزی پێشووی ئەمریکا لە ئەفغانستان و عێراق و نەتەوەیە گرتووەکان. گفتوگۆ لەبارەی هەڵبژاردنەکانی ئەمریکا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەربەخۆی کوردستان دەکەین. هەروەکە باسمان کرد باشترین ڕێگە چارە بۆ سەربەخۆی کوردستانەوەیە کە ڕێکەوتن لە نێوان بەغدا و هەولێر بێتەکایەوە. بەڵام بەڕێستان زۆر شارەزای کاروباری عێراقن. ئایا پێتان وایە کە عێراق ئەو توانایی هەیە کە لەم ڕێگەیەوە کێشە چارەسەر بکات و پارچە پارچە نەبێت بەڕێی بەڕێزت؟ پێم وایە ئەگەر بەڕاستی دەیانەوێت کە عێراق بە تەواوی پارچە پارچە نەبێ ئەوە پێویستە کە داهات و دەسەڵات بە یەکسانی دابەش بکەن لە نێوان کورد و شیعە و هەروەها سوننەکانیشدا. هەرچەندە شیعە و سوننا بوونەتە دوو لایەنی جیاواز، بەڵام ئەگەر پێکەوە کێشەکان چارەسەر بکەن بۆ ئەمەش با چاوێک لە مێژووی وڵاتانی دیکە بکەن کە ئەم ڕەوتەیان تێپەڕاندووە، ئەم بارودۆخیان تێپەڕاندووە و ئەمەش لە ڕێگەی دەستور و یاسای بنەڕەتیەوە مسۆگەر دەکرێت کە ئەمەش بە ڕێگەی فیدرالیزم لە وڵاتەکەدا چارەسەر دەبێت، چونکە ئاسان نییە لە نێوان شیعە و سوننەدا چارەسەرێک بەبێ فیدرالیزم یا بەبێ سیستەمێکی دیاریکراو. و کوردستان لەم ڕێگایەوە ئەوە بوو لە 17 بودجەی بەرکەوت، بەڵام بەغدا هەموو ئەو ڕێکەوتنەی پێشێل کرد و هەر ئەمەش وای کرد کە دواتر کوردستان بیر لە سربەخۆی بکاتەوە، چونکە دەرکەوت کە عێراق ئامادە نییە ئەو لە 17 چیتر بدات بە کوردستان و پەیڕەوی لە دەستور و لە ڕێکەوتنەکان بکات. ئێستاش پێویستە کە ڕێکەوتنی نوێ لە نێوان دوو لایەندا بێتە ئاراوە و ئێستاش بەشەکانی دیکای عێراق چاو لە کوردستان دەکەن و مەیلیان ئەوەیە کە سربەخۆ بن و بە گوێرەی دەستوری عێراق ئەو مافەیان هەیە بێگومان. ئێستا وای لێ هاتووە ئەوانیش چاو لە کوردستان دەکەن، ئەوانیش دەیانەوێت جۆرێک لە سربەخۆییان هەبێت، ئەگەر سربەخۆیش نەبێ جۆرێک لە فیدراڵێت بێت کە خۆیان بتوان خۆیان بەڕێوە ببن، چونکە بابەتەکە ئێستا هەر ئەوەندە نییە کە کوردستان هەرێمێکە، بەڵکو هەندێک جار لەوانەیە پێویست بکە کە هەندێک هەرێمی دیکەش دروست بکرێت بۆ ئەوەی کە بتوانن پێکەوە کار بکەن. پێشتر حکوومەتی ناوەندی عێراق ڕێگری لە خواست و مەیلی سربەخۆیی دەکرد و ئەمەش پێشێلکردنی یاسای بنەڕەتی ئەو وڵاتە بوو. کاتێکیش تۆ وەکو حکوومەتی عێراقی دێی دەستوری وڵاتەکەت پێشێل دەکەیت، خەڵک بە دوای ڕێگەچارەی دیکەدا دەگەڕێن. بۆ نمونە کوردستان ناچار بوو لە 17 بودجەکەی کە نەدرات بە شوێن ڕێگەچارەی دیکەدا گەڕاو، ئەوە بوو بە شێوەیەکی سربەخۆ بناغی ئابووری خۆی دانا. دیسان ڕوانگەی خۆم دووپات دەکەمەوە کە ئەگەر عێراق بەتەمایە بە یەک پارچەی بمێنێتەوە ئەوە تەنها یەک دەرفەت هەیە، ئەویش دەرفەتەکە ئەوەیە بۆ مانەوەی عێراق بە یەک پارچەیی پێویستە یاسا سەروەر بێ و گشتلایەک ڕێز لە پێگە و مافی یەکتری بگرن و کاروبارەکانیان ڕێک بخەن و کارێک نەکەن کە هەوڵ بدەن زۆرینە دەسەڵاتی خۆی بەسەر کەمینەدا بچەسپێنێ و لە بری ئەوانیش بڕیار بدات، چونکە ئەمانە هەمووی لە دەستوردا جێگیر کراوە، پێویستە کار بکرێت بۆ ئەوەی لە دەستوردا هەیە جێبەجێکراوە. ئەمە لایەنێکە کە دەبێت ڕێز لە دەستور بگرن، ئەگەر نا پێویستە ڕێگای دیکە بگرنە بەر ئەویش ئەوەیە کە هەرێمی دیکە دروست بن. باشە ئەو بۆ چونانی ئێوە لە ڕوانگەی تێۆریۆ بەختارن. ئەگەر مرۆڤەکان بیانزانیە کە چۆن دەسەڵات دابش دەکەن ئەو لە جیهاندا شەڕ و پێکدادن نەدەهاتە ئاراوە. ئێستاش پرسیارەکە ئەوەیە کە بەڕێستان ڕەخنەتەن لە ڕێبەرانی کورد گرتووە کە ئەوان لەگەڵ ئەوەی حەز بە یەکریزی دەکەن، بەڵام بۆ گەیشتن بەم ئامانجە بەرنامەیەکی ڕوونیان نییە. لەکرێ پێمان بڵێ کە بە شێوەی کردداری دەتوانین چی بکەین بۆی کە یەکگرتوو بین یەک گوتارمان هەبێت هەموو کورد بەیەکەوە؟ بەڵێ زۆر باشە. هەموو نەتەوە وڵاتێک کاتێک ڕوبەڕووی قەیرانێک دەبنەوە ئەوە دەرفەتێکی جۆر بە جۆریش دێتە کایەوە بۆیان هەمیشە وابووە کە کاتێک قەیران هەبێت دەرفەتێکی لە بەرامبەردا دێتە پێشەوە.
و ئێستا لە عراق و سووریا کە قەیران بەرۆکی ئەو دوو وڵاتەی گرتووە بێگومان چارەسەری نوێش لە بەردەمیاندا هەیە و کاتێکیش لە شەڕی ناوخۆییدا لایەن یەکسەر دەکەوێ ئەوە سەرڕۆیی و دیکتاتۆریێت بۆ ئەو لایەنە دەچەسپێ. ئەمانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باوە و سەدامیش باش لە بیرمانە کە هەمانکاری کرد. بەڵام ئێستا سەردەم گۆڕاوە و خەڵک دەستیان بە تۆڕە کۆمەڵایەتەکان دەگات و بە ئاسانی مل نادەن وەکو پێشوو دەستەوەستان بن و لەم مەیدانەدا کورد خاوەن ئەزمونێکی زۆر باشە و ئەزمونێکی زۆر باشی هەیە لە بەرگریکردن و ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکاندا. پێم وایە کە کارەساتێکی مەزن دەبێت ئەگەر بێت و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو دواوە بگەڕێتەوە و دیسان دیکتاتۆرێتی ئاینی یان دیکتاتۆرەتی نەتەوەی باڵ بەسەر ئەو دەڤەرەدا بکێشێ. ئێمە لە ئەمریکا بەم ئەزمونەدا تێپەڕ بووین و شەڕی ناوخۆیمان تاقی کردەوە و دواتر پاشەو هەموو شەڕ و خوێن ڕشتنا گەیشتین بە فیدرالیزم و دابشکردنی داهات و دەسەڵاتمان هێنایە ئارا و پێشم وایە ئەمە زۆر سەرکەوتوو بوو و ئێستا ئەمریکا دەبینیت کە لە کوێوە گەیشتووەتە کوێ و ئێمە لە کوێ بووین و ئێستا لە چ قۆناغێکداین و چەندە پێشکەوتوین لە سایه لێک تێگەیشتن و هەروەها بووندا. کەواتە با ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لەو ئەزمونەی ئێمەوە فێربن و فێربن بتوانن بە فیدراڵێت و قبولکردنی یەکتری ئەم بارودۆخە سەختە تێپەڕێن و بەرەو ئایندەیەکی گەشتر هەنگاو بنێن. بەڵام ئەگەر تۆ شارەزای مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بی ئەوە دەزانی کە گەیشتن بەم چارەسەرە ئاشتی خوازانەیە زۆر ئاسان نییە و ئەگەر ئەم ڕێگە چارەیەش نێتە ئاراوە ئەوە دیسان شەڕێکی دیکە و شەڕێکی دیکەش ڕوەدات و جەنگەکان بەردەوام لەو ناوچێدا بەردەوامی بە خۆیان دەدەن. هەر بۆیە بۆ ڕێبرانی کوردیش زۆر گرنگە کە ململانی لاوەکی و لاوە بنێن بۆ ئەوەی وێنە گەورەکەی بابەتەکە ببین و ئەمەش هێمای نەتەوەیەکی گەورە دەردەخات کە لە کاتی قەیرانەکاندا بتوانن یەک ڕیز بن. واتە هەموو نەتەوە گەورەکانی جیهان کە ویستویانە شتێک بەدەست بێنن لە کاتی قەیرانەکانە جیاوازیەکانیان وەلاناو و یەکیان گرتووە پێویستە کوردیش ئەمە بکات. ئیدی پاشتاوابوونی دۆخی قەیراناویش ئەوە دەتوانن بڕیاری چارەنووساز بدەن. کەواتە بابەتەکە یەکگرتنە. پێویستە ئەوانە کارێک بکەن لە کاتی قەیرانەکاندا پێکەوە بن و یەک بگرن و ڕێز لە یەکتری بگرن و پێکەوە بۆ یەک ئامانج هەوڵ بدەن. ئەمە دەبێ بەو جۆرە بێت ئەگەر وانەکەن هەموو پێکاتە جیاجەکان زەرەر دەکەن بۆیە هەمیشە یەکگرتن و پێکەوە بوون باشترە. بەداخەوە نەخۆشکەوتنی بەڕێز مام جەلال بۆشایەکی گەوری دروست کرد. ئەمەش بووە هۆی ئەوەی کە پەرش و بڵاوی زیاتر لە ناو کوردەکانە دروست ببێ و منیش هەمیشە وەکو دۆستێکی کورد کە لە دەرەوەی کێشەکانەوە ڕاوەستاوم و تەماشای بارودۆخەکان دەکەم هیواخوازم کە کورد بتوانن نێو ماڵی خۆیان ڕێک بخەنەوە. باشە کەواتە بەڕای تۆ دەسەڵات دابشکردن و ڕێکەوتن تەنیا قسەی تێوەرە نین. باشە کورد چۆن دەتوانێت سوود لە مێژووی وڵاتانی دیکە بۆ وێنەوەکو ئەمریکا ببینێ و لەوە تێبگات کە دەتوانێت لە ئەوروپاش هەروە بووە ئەوان بۆ ماوەیەکی دوور و درێژ لەگەڵ یەکتر شەڕیان کردووە. بەڵام ئەوە تا ئێستا یەکێتی ئەوروپایان هەیە. ئەوانە هەمووی نمونەن. بەڵام دەزانم کە زووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگاتە چارەسەرێکی لەو جۆرە. بەڕێستان باسانەوە کردکانەتەوەی گەورە دەتوانێت لە کاتی قەیراندا یەکگرتوو بێت. بەڵام ئەوەی کە نەتەوەکان فێری دەبن لە ڕووی زانست و ئەزمونیەوە و مخابن کوردیش کەمتر ئەم دەرفەتەی هەبووە. لی دەبینین کە هەنووکە کورد بەرەو سەربەخۆی هەنگاو دەنێ بە تایبەتی دوای هەڵبژاردنەکانی ئەمریکا. دەبێ بزانم کا لێکدانێ ئێوە چییە کە ئێمە لەم قۆناغا بە باشترین شێوە بتوانین هەموو ئەو گرفتانی کە ڕوبەڕوومان دەبێتەوە تێی پەڕێنین. باشە هیوادارم کە کارێکی وا بکەن و
باشترین ڕێگە چارە ڕێکەوتن لەگەڵ بەغدایە و ئەگەر ئەمە سەر بکرێت لەوانەیە هەر پێویست بە ڕیفراندۆمیش نەکات یان ئەگەری ئەوە دەبێت کە بە گوێرەی ڕێکەوتنی دوولایانە ئیش لەسەر ڕیفراندۆم بکرێت ئەمەش بڕیارێکە کە بەدەست سەرۆک بارزانیە بەڵام بۆ عراق و کوردستان باشتر وایە کە ئەم باسە لە نێوان دوولایەندا تاوتوێ بکرێت بە تایبەتیش پاش هەڵبژاردننی ئەمریکا و ڕزگارکردنی مووسڵ کە گشت لایەکی بە خۆیەوە سەرقاڵ کردووە داوا و خواستی منەوەیە کە کورد لە ژێر چەتری سەرۆک بارزانیدا هەمویان پێکەوە کۆ ببنەوە و دواتریش کارێک بکەن لەگەڵ بەغدا بکەونە گفتوگۆ و دانوستاندن بۆ ئەوەی بگەن با ڕێگە چارەیەکی گونجاو دوای ئەوە دەتوانن باس لەوە بکەن کە ئایا پێویستە بە ڕیفراندۆم ئەو کارە بکەن یان نا ئەگەر ڕیفراندۆم کرا بۆ وەڵامی کام پرسیار خەڵک دەنگ بدەن و پرسیارەکان چی بێت بەڵام لە هەموو ئەم حاڵەتاندا پێویستە هەموو لە یەکگرتوو بن و پێویستە کارێ بکەن با ڕێکەوتن کارەکە بکەن و لە یەکتر تێبگەن و هەوڵ بدەن دوور بکەونەوە لەوەی کە شەڕ ڕووبدات ئەمەش ڕێگای هەنگاوەکانی داهاتوو زۆر خۆشتر دەکات بۆی لە داهاتوودا بتوان ئەگەر جیاوازیش بن بتوانن پێکەوە کار بکەن و پێکەوە بتوانن هەڵبکەن دراوسێکی باش بن و هەموو کارەکان دوای ئەوەش بەڕێکەوتن بکەن و ئەمە باشترین شتە سەبارەت بە ڕیفراندۆم و دوای ئەوەش بەڕای تۆ سەرۆکی داهاتووی ئەمریکا چۆن ناتوانێت یارمەتی ئەو لێر و بەغدا بدات بۆی بگەنە ئەو ڕێکەوتنی کە تۆ ئاماژەت پێ کرد باشە بێگومان ئەمریکا دەتوانێت ڕۆڵ بگێڕێ بەڵام ئەوەی زۆر گرنگە ئەوەیە کە کورد و عراقیەکان خۆیان دەتوانن ڕۆڵی سەرەکیان هەبێ و ڕۆڵی هێزە هەرێمیەکانیش وەکو ئێران و تورکیا و وڵاتانی عەرەبی باخێکی زۆریان هەیە کە چاویان لەسەر ئەم پرۆسەیە کەواتە ڕۆڵی هێزە ناوخۆیی و هەرێمیەکان بە ئەمریکاشەوە ڕۆڵێکی گرنگە چونکە تەنیا ئەمریکا نییە بەڵکو هێزی دیکەش هەن لە ناوچەکەدا و کوردستان چەند وڵاتێک دراوسێتی کە ئەوانە هەموو بۆچوونەکانیان سەبارەت بە داهاتووی کوردستان گرنگە بەڵام بۆ هەموو لایەک باشترە کە ئەم پرسە بە ڕێکەوتن چارەسەر بکرێت نەک ئەوەی پشت بە هێز ببەسترێت چونکە لە بابەتی هێزدا هەمیشە شەڕ دروست دەبێ و ماڵ وێرانی لێ دەکەوێتەوە ئەمە بۆ عراق و بۆ کوردستان باشترین چارەسەر ئەوەیە کە بەڕێکەوتن بێت ڕۆژ ئاوا بەگشتی و ئەمریکا بە تایبەتی دەتوانن کە ڕۆڵی بەرچاویان هەبێت لەبەر ئەو باڵادەستیەی لە ڕووی مێژووییەوە لە جیهاندا هەیەە بۆ گەیشتن بە چارەسەرێک سەبارەت بەم بابەتە بەڵام ئێمە دەبێت تەنیا کاتێک بچینە نێو ئەم باسەوە کە بەڕاستی پێویست بێ مەبەستم ئەوەیە کاتێک ئەمریکا و ئەوروپا دەچنە ناو باسەکەەوە کە بە جددی پێویست بۆ بکات کە بستنە ناو باسەکەەوە دیسان ئاوەتە خوازم کە خۆیان بگەنە ڕێکەوتن و پێویستیان بە ئەمریکا و ئەوروپا نەبێت ئەوەی تا ئێستا لە ئارادایە یان دەبێت سربەخۆی بێ یان دەبێ کۆنفیدراڵی بۆ ماوەی چەند ساڵێک پەیڕەو بکرێت ئەگەر ناسەختە بەڵام وەکو زانین کورد بەرەو سەربەخۆی هەنگاوەنێن و ڕەنگا و ڕێکەوتنە ئاشتیانەیە ئێوە باسیەکەن مەم زوانە نێتە ئاراوە بە باوەڕیەوە ئەگەر کورد سەربەخۆی کوردستانی ڕاگەیان هەڵوێستی سەرۆکی نوێی ئەمریکا چیە بێت؟ من پێم وایە بێگومان بۆ واشنگتن زۆر ئاسانتر دەبێت کە پشتیوانی و داکۆکی لە کوردستان بکات ئەگەر هەردوو لە ڕێگەی ڕێکەوتنەوە ئەم پرسە چارەسەر بکەن. بەڵام لە کۆتاییدا ئەمریکا دەزانی ئەوە دوایین بڕیاری کوردەکانە و لە ئاکامدا هەر بڕیارێک بدەن ئەمریکا پشتیوانی لێ دەکات بەڵام من ئامۆژگاری کوردەکان دەکەم کە بە دوای ئەوەوە بن کە لەگەڵ بەغدا و لەگەڵ هێزە عراقیەکانی دیکەدا گفتوگۆ بکەن و بە گفتوگۆ بگەنە ئەنجام لەبەر ئەوەی ئەگەر کوردستان سربەخۆش بێ خۆ کوردستان لە شوێنی خۆی ناڕوات
لەو شوێنە لە ڕووی جوگرافیەوە بچێت بۆ وڵاتێکی دیکە لەوێ دەمێنێتەوە و هەرە وڵاتانە دراوسەی دەبن کەواپوو تا کوردستان لەگەڵ دراوسەکانی خاوەن پەیوەندیکی باشتر بێ ئەوە قازانجی باشترە بۆ ئایندەی کوردستان ئەگەر کوردستان سربەخۆ بێ ئەوە باشترە لەگەڵ هەموو دراوسەکان ئێران و تورکیا و دراوسەکانی دیکەی خاوەنی پەیوەندیکی باش و دۆستانە بێ چونکە کوردستان سنوورێکی داخراوی هەیە و ناچێتەوە سەردەریا ئەمە شوا دەکات ئەگەر کوردستانی سربەخۆ لەگەڵ دراوسەکانی خاوەن پەیوەندی باش نەبێت ئەوە لە جیهانی دەرەوە دادەبڕێ و ئەمەش زیانێکی زۆر بە داهاتووی کوردستان دەگەێنێ بۆیە باشتر وایە کوردستان هەروە نیشانی جیهامدات کە زۆرترین هەوڵی لەگەڵ بەغداداوە بۆ ئەوەی بگاتە چارەسەرێکی ئاشتی خوازان لەم توێژە تایبەتێدا لەگە باڵیۆت زەڵمای خەلیزات باڵێزی پێشی ئەمریکا لە نەتوە یەکگرتووەکان عێراق و ئەفغانستان قسەمان کرد.